دەست خۆشبی بۆ یەکەم جار ئیمە زۆر خۆشحاڵین کە لە شنگالین شنگال برینی کە لە ناو دڵ ئیمە هیچ کاتێک ساریش نابتەوە و لە بیریش ناچیت هەوڵی ئیمە بۆ ئەوەیە ئەگەر بتوانین کەمێکیش لەو برینانە کەم بکەینەوە هەوڵ بدەین بتوانین بیکەین ئیمە وەکو کۆمەڵی هێوی بۆ پشتیوانی قوربانیانی جەنگ توانیمان بە یاریکاری هەندێک دۆست و هەواڵی خۆمان لە دەرەوە وڵات ئەو یارمەتیە بینین ئەمە یارمەتیەکی زۆر گەورە نییە شتێکی بچووکە ئیمە بتوانین بۆ ملەتی خۆمان ئیزدی بکەین لە شنگال لەگەڵ کۆمەڵی ژنین ئێزیدی ئەوانەی کە کۆمەڵەیەک لێرە دروست بووە بۆ ئەوەی ئەو ژنانەی کە بووینە قوربانیانی دەستی داعش ئەوان وەکو پشگیریە گەڕانەوەیان بۆ ناو کۆمەلگا ئەم کۆمەلگایش دروست بووە لە ناو شنگال ئیمە پێک یعنی بتوانین کارێک بکەین بۆ ئەوەی هەر نەبی شتێکی کەم لە ئەو ئازاری کە بەسەر ملەتی ئیمەی شنگالاتیە بتوانین کەم بکەینەوە زۆر خۆشحاڵین ئیمە لە شنگالی دەستپێکیانی ئەم وەکە تەڤنە ئالیکاریە ژنین ئێزدی ئەم گەلێک سپاسیە کۆمەرە هێویتکن ئەش بۆ مستاندا ئەهل الضحايا وأوجي إيرو البدري حاضر بون الأوفيسامية رابطة ده شمرة يعني تيجلك يجرينك هكا أمكار من إنه بهترم تنسيق خو فيجرا يتشي بكن هكا دم بيش بيترم كارب فيجرا أم بشغلن وتشتي هكا أم بي كاربن أم علي كارية بدن تايبت أبي أهل الضحايا اختيم هكا معين ويت يعني بيوستياوان هاي جالك هنداك وباب دوانينا يعني فان ملاد وهانا كده أم كاربن هكا أبوان ربنا عليكار وجارك عديتر أم سباسيا في جمعيتكن هكا إشمرة عليكاري دان